بۆ بەدڵنیایەوە دەتوانم بڵێم ئەگەر ئێمە بمانەوە مێژووی هونەری شێوەکاری لە باشووری کوردستان بنووسینەوە ناکرێت ناوی جەمال بەختیاری تیانە بێت بۆ ئەو خۆشەویستیە بۆ ئەو ڕێزە و بۆ ئەو تەمەنی کە بۆ هونەر و ژیان سەرفی کردووە هەمومان بە وەجانی پاکی ئەو بشەیدان AUX mode. سكن سكن روما صلاح وين ابوي انا سجمريره وين ابوي مصدر وين ابوي وين ما ئەمڕۆ بەشێک لە ژیانی ئەم هونەرمەندە بە هەموو لای گاشتناکەین کە دڵنیام زۆربەتان وردەکاریەکان و خۆناغەکانی گەشەکردنی ژیانی و کاری هونەری ئەم هونەرمەندە ئاشنان. ساڵی 1925 شێوەکار جەمال حامید ئەسعەد ناسراوە جەمال بەختیار لە سلێمانی لەدایک بۆ خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لەم شارە تەواو کردووە. ساڵی 1946 بەشداری کۆماری مەهاباد کردەوە و پێشەوا قازی نازناوی بەختیاری پێبەخشیوە. لەو کاتەوە جەمال بەختیار بۆتە نازناوی کارە هونەریەکانی. لە ساڵی 1946ەوە خەریکی نیگارکێشانە و لە نیگارکێشاندا گەڕێی و قوتابخانەی ڕیالیزمی دەکات. ساڵی 57 یەکێک بۆ لە دەستەی دامەزرێنەر و بەڕێوەبەرایەتی هونەر جوانەکانی سلێمانی بە زۆربەی چالاکیەکانی کۆمەڵدا بەشداری کردو و لە هەمان کاتا بەرگی بۆ زۆرێک لە دیوانی شاعیران و نووسەران کردووە کە یەکێک لەوانە دیوانی نالی کە بۆ یەکەم جار چاپکراوە بەرگەکەی لەلایەن هونەرمەندەوە بۆ ئامادەکراوە. یەکەمین هونەرمەندی کورد تابلۆکانی وەکو پۆستەر چاپکراوە بۆتە میوانی زۆربەی ماڵی هونەرمەندان و ئەو ماڵانەی کە بەتەبەر لە سنووری شاری سلێمانیا بوون. لە تابلۆ ناودارەکانی کاوەی ئاسنگەر، ڕزگاری، شۆڕشی دەرسیم، چاهورامی، شۆڕشی کورد، گوڵخۆی تازەی لەیت، ڕاپەڕینی 1948 مەموزین، کوردستان، جوانی لادێ، بەرەو ڕۆناکی، کارەسەتی بۆمبابارەکردنی شاری قەڵازێ، مانگەشە و شیرین خەشی دەڕێسێ و هەتا دوایی. ساڵی 1974 کە شۆڕشی کورد دژی بەعز هەڵگێستایەوە ئەم وەکو پێشمەرگەیەکی هونەرمەند ڕووی کردە شار. ساڵی 1970 لەگەڵ شێزانەکەی ڕۆیان کردوتە ئەمریکا. لە ئەمریکا بەشداری زۆرێک لە چالاکیە هونەرەکانی کردو و دوو جار تابلۆی تایبەتی بەخشیوەتە سەرۆکی ئەمریکا. شەوی پێنجشەممە لەسەر هەینی 15 لەسەر 16 دەی 2020 لە کالیفۆرنیا لە ئەمریکا کۆچی دوایی کرد. وتاری دامەزراوەی کەریمی عەلەکە. دامەزراوەی کەریمی عەلەکەی شەکەل لەو دامەزراوانەی کە لە سنووری نەک سلێمانی بەڵکو لە سەراسی باشووری کوردستان و بەشەکانی تری کوردستان چالاکی هەبووە هەم لە بواری هونەریە هەم لە بواری خزمەتگوزاری ئینسانی وەکو لایەنی فریاکەشان. یەکێک لەو دامەزراوانەی کە لە زۆربەی شار و شارستەکان هەوڵی داوە هاوکاری بگەێنێتە نەخۆشخانەکان و کەسایەتیەکان و دروستکردنی قوتابخانە و زۆرێک لەو بوارانە. دیارە هەموو ئەم کارانە بە سپۆنسەری بەڕێز دکتۆر ڕەسوول بەڕێوەچووە کە بەردەوام کارەکانی پرۆژەی بەردەوامی هەیە. ئێستاش یەکێک لەو پرۆژانەی کە کاری لەسەرەکە بەخشینی 100,000 کتێبە بۆ ناوەندەکانی خوێندن کە هەوڵێک و ماندووبوونێکی زۆری پێوە کێشراوە بەڵام بێ بەرامبەر بەخشێتە قوتابخانەکان. ئێستاش داوا لە مامەسا عەلی جۆڵاکەین وەکو هاوڕێ و لە هەمان کاتە ئەندامی کۆمەڵای هونەر جوانەکان کاری پێشکەش فەرمێت. خۆشەویستان بەڕێزان، من لە ڕاستیە تەمەنێکی مامناوەندیمان بردوتە سەر
لە کاتی یەکترناسینمان لەگەڵ کاک جەمالە وەک هونەرمەند لە دامەزراندنی کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی بوو سەرەتای حەفتاکان. کاک جەمال یەکێک بوو لەو نەتەوە پەرستانەی کە هونەرمەندێکی دەستڕەنگین بوو، لە ڕاستیە تەمەنی لە من زیاتر بوو و کاک جەمال یەکێک بوو لەوانەی کە هانیدام منیش دەست بە ڕەسمکردن بکەم، چونکە دوکانێکی هەبوو لە جادەی سابووکەنان، زۆر جار کە تابلۆیەکی کرد من حەزم لە ڕەسم بوو، ئەچووم لە بەردەمی دوکانەکەیە ماوەیەکی زۆر سەیری تابلۆکەی میکرد و لەزەتم لێبینی. بەڕاستی یەکەم جار چاوی من کە کرایەوە بە شتی کلتوری کوردی، کاک جەمال خۆی سەرێکی فێربوونی هونەری شیرۆکاری من بوو. بۆیە هەتا ماوەم هەتا نەتەوەکەم ئەبێ هەمووی هەست بە ژیانی ئەو هونەرمەندە بکە کە گیانی بە تەمەنی درێژی بۆ خۆشەویستی نەتەوەکەی و نیشتیمانەکەی پێشکەش کردووە. و هەڵوێستی کاک جەمال وازام هەمووتان لە من زیاتر ئەزانن کە کورتپەروەرێکی دڵسۆزی ئەم وڵاتە بووە. بۆیە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو هاوڕێ هونەرمەندەمان دائەنوێنی و ئەمە باشترین دیاریە. زۆر سوپاس بەوانەی کە پێی هەڵساون کە بتوانین ئەمەکی کاک جەمال هەندێک لەو هەڵوێستە نیشتمان پەروەرانەی بدەینەوە و بۆ ڕۆڵەکانی نەتەوەکەمان بیناسن کە کاک جەمال مامۆستا جەمال بەختیاری هونەرمەند کێ. زۆر سوپاستانەکەم. من ئامادەبوونیشم شێوەیەکی سوتفە بوو، چونکە لەوە ناچێت کە زۆر بتوانم لە کۆڕ و کۆمەڵەکانە، بەڵام کاک جەمال وای لێکردم کە ڕایکێشام بۆ یادەوەریەکانی بۆ یادەوەرێکی دوور و درێژ لەگەڵ ئەو پیاوە هەڵوێستی ئیشەکانی من زۆر قەرزار بەرێ ئەوم. زۆر سوپاستانەکەم و هیوادارم زۆر مەشغوڵم نەکردوم. زۆر سوپاس. ئێستاش کارنەرنەری نەقەبی سندیکای هونەرمەندان داخڕێ بۆ ئێوارەتان باش. خانەوادەی هونەرمەندی کۆچکرد و جەمال بەختیار هونەرمەندان ئامادەوانی بەڕێز، خۆم بە خۆشحاڵە زانم لێرە بتوانم چەند دقەیەک چەند قوڵێکێک قسە لە سەرێکێک لە هونەرمەندانی پێشەنگ لە بواری شێوەکاری و بواری خەتخۆشی یاخود نووسین خۆشی کە ئەمە دوو هونەری زۆر گرنگ و جیاوازن لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە کە ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 60 بۆ 70 ساڵ لەمەوە پێش. بێگومان جەمال بەختیاریێک لە هونەرمەندە پێشەنگەکان و مامۆستا عەلی جۆڵا مامۆستای گەورەم فەرمووی باسی لە ژیان و دەستپێک و کارەکانی کرد بوو. بەداخەوە بەنیسبەت ئێمەوە کاک جەمال بەختیار بۆ جیلی ئێمە بۆ جیلی دوای ئێمە تا ڕادێکی زۆر هونەرمەندێکی بوونە، بەهۆی ئەوەی کە لە ساڵی 75 چۆتە ئەمریکا و لەوێ ژیاوە و ماوەیەکی زۆر جۆرێک لە دابڕان لە نێوان ژیانی ئەو هونەرمەندە و لەگەڵ کارە هونەرەکانی هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ساڵی 1991ەوە کە ئێمە زیاتر کرانەوەمان بەڕووی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دنیا هەبووە. بەداخەوە ئەو هونەرمەندە و کارەکانی و ژیانی و ئەو بەرهەمانە و پێشانگانی کە لە وڵاتی ئەمریکا کردوێتەوە زۆری نە بە شێوازی کوڕاستە نە بە شێوازی هەواڵی هونەری زۆری نەگەشتۆتەوە بێرە. بەڵام ئێستا ئەو زیندیۆتی کە بۆ مامۆستا جەمال بەختیار جاریچکە لە سلێمانی دروستە بێتەوە
ئەم پەیکەرەیە کە لەلایەن دامەزراوی کەریمی عەلەکە و بەسپۆسەری برای بەڕێزم دکتۆر تاها ڕەسوول کراوە و هونەرمەندی ئازیز و خۆشەویست پەیکەرسازێکی بەتوانا و لێهاتوو کاکە عومەر جەمیل پەیکەرەکەی دروست کردووە کە یەکێکە لە هەرە پەیکەرسازە باشەکان لەسەر ئاسی کوردستان و ناوچەکە ئێستا یەکێکە لە هەرە گەنجە پێشکەوتەکان و هەڵکەوتەکان لەو بوارە من دووبارە سوپاسی کاکە عومەر جەمیلەکەم دامەزراوی کەریمی عەلەکە و ڕۆحی مامۆستا جەمال بەختیار شاد بێت زۆر سوپاس بۆ خۆشەویستان ئێستاش کاتی پەردەلادانە داوا لە مامەساکەین و لەگەڵ خوشکی و مامەسا عەلی فەرمون بۆ پەردەلادان بۆ تۆ کاکەجان بۆ تۆ جەمال بەختیار بۆ تۆ برایگیان قوربانی گۆڕە قەریبەکە بمرایگیان منیش بە خۆی تۆ دڵ بریدارمە کاکەگیان برایگیان خاوەگیان لەگەڵ کاک محەممەد بە قوربانی دەکە خۆشەکە بمتی بێگی چی بکەمەوە چی هەمومان وایە قوربانی کەس نییە لەوە بەرامبەرم بوەزە خاڕۆگیان ڕێگاکەم دوورە جان نەکەی خۆشەویستان وتاری بنەماڵە لەلایەن نیانخانی مامۆستا جەمال و نووسراوە بۆتانە فەرماوانە میوانە خۆشەویستەکان ئامادەبوانی بەڕێز سڵاو و ڕێزی بێپایانی بنەماڵی مامۆستا جەمال بەختیار دەگەێنم بەگشت لایەکتان سوپاس بۆ بەڕێز دکتۆر تاها ڕەسوول و کاک بەختیار دەکەم کە بەم کارە ناوازای هەستاون من وەک نیان جەمال بەختیار زۆر دڵشاد بووم کاتێ پەیوەندیم کرد بە کاک بەختیارەوە ئەو داواکاریم پێشکەش کرد کە زۆر بە سنگێکی فراوانەوە بەبێ هیچ مقابلێک وتی بەسەر چاو ئەوە واجبە ئامادەبوانی خۆشەویست باوکم کوڕی شاری سلێمانی و هەمیشە شانازی بە سلێمانیەوە کردووە کابلۆکانی لە زۆربەی ماڵەکاندا هەڵواسراوە کە مژ لە خۆیدا جێگەی شانازیە باوکم مرۆڤێکی دڵسۆز و بە ئەمەک بووە بۆ گشت هاوڕەکانی لە دوور و نزیک کە هیوادارم ڕۆحی پیرۆزی شاد و ئارام بێ و هەستەکەم ڕۆحی ئارامە و ئاگادارە کە خەڵکی بە شەرەفی شارەکەی چۆن هەڵیان سەنگاندووە سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری پەرکی هەواری شار بۆ دابینکردنی شوێن و دانانی پەیکەرەکە هەروە سواسی تایبەتم بۆ بەڕێز دکتۆر تاها ڕەسوول و پەیکەرتاشی بەتوانە کاکە عومەر جەمیل کە زۆر ماندوو بووە لێرەوە دەستی ماندووبوونیان نەگوشم سواسی تایبەتیم بۆ برای ماندوونەناس لە خزمەتی هونەری کوردیدا کاک بەختیار سەعید دەکەم کە خۆزگە منش بمتوانێت لەوێ بوومایە هەتا باوەشێکی پڕ سۆز و خۆشەویستی و بامەکەم بۆ هەمووتان بکردایەتەوە و بڵاوکی بەڕێزم بگوتایە تۆ نەمریت و هەرگیز نامریت بابەگیان هونەرمەندە جوانەکەی کورد و کوردستان
دووبارە سڵاو ڕزم بە هەموو لە یەکتان دەست و چاوی یەک بە یەکتان ماچەکان بۆ هاتن و ماندووبوونتان و بەسەرکردنەوەی باوکم وەک زیندوویەک نیان جەمال بەختیار زۆر سپاس بۆ ئەمەدەبوون. طبعا حزق مش الظلم ام بياوا عند امي كومال بوس دستي دام زين كومال هرجوانا كان ونيوجو كودي كاسا هنرجوانا كان اندام بو دستي دام زين بو اي مؤسسي كومالا يا كم ارمي كومال شام بياوا درسي كدو يا كم ارمي كومالي ونرجو ام بياوا درسي كدو سر ارمكي ماو ورجع شانازي من دورم خوجي دايم كسير مقت عبد الجان قيش اسم باش يصاك بابا Calma, já não tem nada. Não está. ما بدأت خوش تاريخ الرعاوة هذه كلمة حسب كم بلان بناي بنا ماله وتاريخ ننت هاو دسخوشي تاني كم سباس تانا كم سباس بو عمل دبني هم ولاي ماله توزي إيه باش بابيت قيشك كي هاد كسي دورية شكي هيبة السامع كي هذا لقوم باس كومال بيانا كومال بيانا دايم قسم دايم تكون بجانك والله منيش بعدم طبعا بخيراتني هم ولاك كاين يا اخوان ليش تعصاقي وما دون بن حاتن تنجي شانازيه بو هم ولاك من الحزم كل منيش جاري كوكو خوش كزاي جمال بختيار شتيكي بتكولم نسيو هي دارم يعني بربفري صنيني جمال بختيار بنای بنەماڵی شێوەکار و کەسایەتی ناوداری کورد جەمال بەختیار بە گەرمی بە خێراتی هەموو لایەک دەکەین بۆ ئامادەبوونتان لەم ڕسمە پیرۆزە ئەکتان کێشاوە وەک وەفایەک بۆ بەرز ڕاگررتنی یاد و یادەوەری ئەو جوامێرە لێرە و بە پێویستی دەزانین کە زۆر سوپاس گوزاری بۆ پێزانینی خۆمان پێشکەش بە بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ و دامەزراوەی کەریمی عەلەکە بکەین هەروەها بە جەنابی کاک بەختیار کە ئەرکی ئەم کارەیان خستۆتە ئەستۆ بە دەست و پەنجە ڕەنگینەکەی پەیکەرساز کاک عومەر جەمیل ماشەڵا گەنجیشە من تەسەوور مەکە گەورەتر بێ گەندە و دەستت خۆش بێ هەروەها سوپاس و پێزانینیشمان بۆ شارەوانی سلەیمانی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ سازکردنی ئەم کارە بە دڵنیایی و بیرکردنەوە بە زیندووی کردهێشتنەوەی کەسایەتی ناودار و خزمەت دۆستەکانی میلەتەکەمان ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیە وەفایەکی بەرز و مرۆڤانەشە کە جێگای ڕێز و پێزانینە لای هەمووان ئاشکرایە کە خەمخۆرانی ڕەسەنایەتی و کە لە پۆلی کوردایەتی بۆ بە زیندووی هێشتنەوەی کەسایەتی ناودارەکانی میلەتەکەمان ئەرکێکی پیرۆزە کە هەمیشە بەڕاستی دکتۆر تەها و دامەزراوەکانی کەم تەرخەم نەبوون و لێ و ماندوو نەناسانە ئیشیان کردو و ئەوەی ئاگای لێبێ لە نزیکەوە زانێ زۆر کاری جوانیان کردووە کاروانی دوور و درێژی ژیانی جەمال بەختیار پڕە لە وێزگەی ڕەناوڕەنی جوانی مرۆیی هونەری داهێنان و سیاسەت و کوردایەتی ئەوەی لە نزیکەوە ئاشنای نەبوو بێت نازانێت چۆن مرۆڤێک بوو چەند پرسۆز و میهرەبان بوو لەگەڵ ئەو ڕوخسارە جوانە کە هەی بوو ڕۆحێکی جوانتری هەبوو دانیشتن لەگەڵی گفتوگۆکردن
هێز و ورە بەخش بوو پڕ بوو لە بۆنی گوڵاوی خۆشەویستی و گەشتبینی کاتێک دەمانبینی خەریکی کێشانی وێنەیەکە هەر خۆی لە پشت تابلۆکەوە تابلۆیەک بوو کەم کەس دەزانێت کە خاوەنی دەنگێکی پڕ لە سۆزیش بوو جارجارە لەگەڵ وێنە کێشانەکەدا دەنگێکی خۆشی گەرمی وەک تیشکێک دەیبردیتە خەونێکی ئەفسوناوی من چەند جارێک خێرا وشەکانی گۆرانەکانم دەنووسی تا بیرم نەچێت و بیڵێمەوە پیاوێکی سادە و قسە خۆش و مەعشەر خۆش مەعشەر لەگەڵ گەورە و بچووک دۆست و بێگانە ئەهلی سوعبەت و قسە خۆشیش بوو ئەوانەی کە لە نزیکەوە زانن ئەهلی سوعبەت و قسە خۆشیش بوو بەڕاستی مرۆڤێکی پڕ لە مرۆڤایەتی و بەخشینی بێسنوور بوو هیوادارین گرنگی زیاتر بدرێت بە کارەکانی جەمال بەختیار و توێژینەوە لەسەر کارەکانی وەک مەدرسەیەکی تایبەت بە خۆی بکرێت تا نەوەی نوێ سوود لە ڕەوتی شێوەکاری ئەو گەورە هونەرمەندە ببینێت جارێک کەس زۆر سوپاس و دەستخۆشی لە هەموو لایەک و لەشتان ساغ بێت زميلي وترشتين قال عمر تكارين يا عمر فما دام بس وهم من بلاي فروش ولا تلفزيون يقرا ئەمە دەوانی خۆشەویست بەخێربێن سەر چاو بورن ئەرەکتان کێشا و هاتن بۆ ئێرە بەڵام خۆشحاڵ بووین بە کۆبنەوەی هەموومانۆک و کەسێکی دڵسۆزی جەمال بەختیار بەخێر هاتن سەر چاو